هەموو لایەکتان ئاگادارن کە لەم 2 ساڵەی ڕابردوودا من زۆر باسی هەلیکارم کردووە. ئاگاداری گلەیی و ڕەخنەکانیشم کە هێشتا بەشێکی هاوڵاتیان پێیان وایە کە هەر لە کاتی بانگەشەی هەڵبژاردن ئێمە باسی هەلیکار دەکەین و بەکردار هیچی وا نەکراوە. بەڵام ئەوەی ڕاستی بێت یەکێک لە بنەما سەرەکیەکانی هەر پلان و پرۆژەیەکی ئابووری کابینەی نۆیەم ڕەخساندنی هەلیکارە. بۆ ئەمەش لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا کاری زۆر باش کراوە و بە بەڵگە و بەداتا دەیسەلمێنین کە لەگەڵ تەواوبوونی وادەی ئەم کابینایە زۆر زیاتر هەلیکارمان ڕەخساندووە لە چاو ئەو بەڵێنانەی کە داومانە. بەڵام ئەوەش دەزانین کە زۆر ماوە بیکەین و هێشتا زۆر لە گەنجەکانمان بێکارن. بۆیە دڵنیاتان دەکەم کۆڵ نادەین و بەردەوام دەبین و خۆشگوزەرانی بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان فەرەهەم دەکەین.